تەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی تایبەت بینیەکان لەوبارەیەوە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر عەمار بەهادلی پسپۆڕی هەڵبژاردنەکان لە بەغدا و لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. قسەی ئێوە چییە لەسەر شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردن لە دەنگدانی تایبەت؟ سڵاو ڕێز بۆ ئێوە بینەرانە ئازیزەکانتان. بەڵێ وەکو بینیتان ئەمڕۆ هەڵبژاردن بەڕێوەچوو کە هەڵبژاردنێکی دەتوانین بڵێن بە شێوێکی باش بەڕێوەچوو، ئەمەش ئەومان بۆ دەردەخات هەروەها تێکڕای بەشداری هەروەها تێکڕای هەڵبژاردنەکان کە کۆمیسیۆن ڕایگەیان زیاتر لە 1982 ئەمە لەگەڵ پارێزگاکاندا ئەمەمان بۆ دەردەخات کە لە هەرێمی کوردستاندا ڕێژەی بەشدارێکی زۆر هەبوو، هەروها لە پارێزگاکانی دیکەی عێراق دواتر لەگەڵ پارێزگاکانی ناوەڕاست و خواری عێراق کە هەڵبژاردن بەڕێوەچوو ئەمە بە ئارێنیەوە دەتوانین باسی لێەوە بکەین بە شێوەیەکی گشتی هەڵبژاردن کە ژمارەکان باسی لێەوە دەکەین، باس لە ئەگەری سیاسی، باس لە ڕنگدانەوەی ئابووری، باس لە ڕنگدانەوەی کۆمەڵایەتی. بۆیە بۆ باسکردنی ئەم ژمارانە کات بەش ناکە، بەڵکو بە شێوەیەکی گشتی باس لە هەڵبژاردنەکە دەکەین. ئێمە بەڵێ دەکرێت بڵین کۆمیسیۆن ئامادەکارێکی باشی کردبوو، ئامادەکارێکی زۆر باش کرابوو، کۆمیسیۆن بە شێوەیەکی باش هەڵبژاردنەکەی بەڕێوە برد لە ڕێگای ئەمنیشەوە بە شێوەیەکی پارێزرا و ئەمنیەتی هەڵبژاردنەکان پارێزراوە بوو. لەگەڵ ئەمانەدا دەمێ باس لەوە بکەم هەرو ئەو لایەنانەی وەزارەتی تەندروستی، وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزارەتەکانی دیکەی پەیوەست هەمە هەنجێکی زۆر هەبوو لەلایەن وەزارەتی ناوخۆشەوە. بۆیە بە شێوەیەکی گشتی توانین بڵێن هەڵبژاردنێکی باش بەڕێوەچوو، ڕێژەیەکی باش بەشدار بوون، هەروەها هێزە ئەمنیەکان بە شێوەیەکی باش پێشمەرگەشت لەگەڵ یاندا بە شێوەیەکی بەرز بەشداریەکی کارەیانە هەبوو لەگەڵ هەڵبژاردندا. تەواوی هێزە ئەمنیەکانی عێراق بە شێوەیەکی باش و گرنگ بەشداریان لە هەڵبژاردن کرد، بەبێ ئەوەی کە فشارێکیان لەسەر بێ، بەبێ ئەوەی بە ئازادی بۆ خۆیان دەنگی خۆیاندا کە زیاتر لە 1,300,000 دەنگدەر دەنجی خۆیان بە شێوەیەکی ئازادانەدا کە ئەمە دەتوانین ئاوارەکانش دەبیرمالەچێ ئاوارەکانیش دەنگەکی باشیان دەکە لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی دهۆک، ئەوانش دەنجی خۆیاندا بە شێوەیەکی ئازادانە. بۆیە هەڵبژاردننی دەنگدانی تایبەت ئەگەر باسی لێوە بکەین، توانایەکانی کۆمیسیۆنی دەرخست هەروەها ئەو بنکانەشی دەرخستکە بنکێکی باشە و بنکێکی زۆر هەبوو. بۆیە هەموو ئەو پێشهادانە هەموو ئەم دەتوانین بڵین کە هەڵبژاردنێکی باش بەڕێوەچوو کە کێشەی نەبوو. بەڵێ دکتۆر، ئەگە سەیری ڕێژەیی بەشداریکردنی دەنگدانی تایبەت بکەین، لە هەرێمی کوردستاندا ڕێژەکە لە 1998 بووە، لە تەواوی عێراقدا لە 1982 بۆ سەرەوە بووە. هۆکاری ئەم بەشداریە زۆرەی لە دەنگدانی تایبەت چییە لە بەرامبەر دەنگدانی گشتی کە زۆرینەی کات دەنگدانی گشتی ڕێژەی بەشداریەکەی کەمترە؟ نعم بەڵێ بێگومان ڕێژەی بەشداری لە هەڵبژاردننی دەنگدانی تایبەت کە باس لێوە کرد لە هەرێمی کوردستان ڕێژێکی زۆر باشە بوو، زیاتر بوو کە زیاتر لە 1997 بوو، هەروە کەمترینیان لە پارێزگاکانی خوارووی عێراق بوو کە یەکێک لە پارێزگاکان بوو کە 1962 بوو. ئەمە باس لەوە دەکات کە ڕێژەی گشتی بەشداری 1982.32 بە بەڵێ دەتوانین بڵین جیاوازە ڕێژەی بەشداری لە دەنگدانی تایبەت، هەروەها لەگە دەنگدان گشتی زۆر جیاوازە. ئەگەر باسی لێ بکەین هۆکارەکەی چییە، جیاوازێکی زۆری هەیە کە هێزانەکان بەباشی ئامادەی هەڵبژاردنەکان، بەڵام لە هەڵبژاردننی گشتیدا هاوڵاتیان بەشێکیان بایکۆتی دەکەن
کە 20 ملیۆن دەنگدەر هەیە کە کارتیان وەرگرتوتەوە دەتوانن دەنگ بدەن بەڵام بەشێکیان ئامادەی هەڵبژاردنەکان نابن تەواوی ئەو بنکانەی کە 40,000 زیاتر بنکەی دەنگدان ئامادەن بۆ هەڵبژاردنەکان ئامانە ڕێژێشی زۆر گەورن زۆر بزن هەموو لایەنە سیاسیەکان چەندی لایەنە سیاسی دیکەش کە بربژێرن یاخود بۆ هەڵبژاردنەکە ئامادەن و ئامادەی خۆیان هەیە چەندین لایەنی دیکە هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکانی جیاوازدا ڕێژەیەکی زۆر گەورەیە لە لایەنەکان هەروەها کۆتاشمانێ بیرمانەسێ کورتەکانی کۆتامانێ هەموو ئەم ژمارە زۆرانە ئەومان بۆ دەردەخات کە هەڵبژاردننی گشتی زۆر جیاوازە لە هەڵبژاردننی تایبەت بۆچی تایبەتمەندیەکی جیاوازتر هەیە لە نێوان دەنگدەرە تایبەتەکان و دەنگدەرە گشتیەکان واتە هاوڵاتیانی گشتی جیاوازن لەوانەی لە هێزە ئەمنیەکان و پێشمەرگە و وەزارەتی بەرگری و هەموو ئەوانەی لایەنە هێزە ئەمنیەکانی دیکە بەڵام لە هەڵبژاردننی گشتیدا هاوڵاتی ئاسایین و دەتوانن بچن یاخۆ نەتوانن نەچن واتە کەسای مەدەنین واتە فەرمانبەرن یاخود لە قوتابخانن قوتابین لەگەڵ ئەمانەدا دەکرێت باسی لەوەش بکەین کەسی کاسب و کارکردن بۆیە هەڵبژاردنێکی مەدەنیە زیاتر لە هەڵبژاردنێکی ئەمنی بێ جیاوازە جیاوازەکەی ئەمەیە دکتۆر لە دەنگدانی تایبەتدا لە هەرێمی کوردستان لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و هەتا کاندیدی سەربەخۆش بە شێوەیەکی لە ئاستێکی ئەگەر کەمیشابێت دەنگیان هەر پێدراوە لە کاتێکدا کە لە نێو هێزە ئەمنیەکانەوە ئەم دەنگدانی تایبەتە کراوە ئەمە توانین بڵین نیشانەیە بۆ ئەوەی کە هێزە ئەمنیەکان ئازادانە دەنگیان داوە. بەڵێ زۆر ڕاز دەکەن بابەتی جیاوازی لە نێوان هەڵبژاردنەکان لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی دیکەی عێراق سەرڕای ئەوەی کە هەڵبژاردنەکانی خوارەی عێراق بێ یان پارێزگاکانی ناوەندی عێراق بێگومان میزاجی سیاسی جیاوازە لە هەرێمی کوردستان و لەو پارێزگانی کە باسی لێ کرد لە عێراقدا ئەو تایبەتمەندی هەڵبژاردن ئەو تایبەتمەندی لایەنەکان زۆر جیاوازە لەو لایەنانەی کە لە عێراقدا هەن هەروەها پارتەکان زۆر جیاوازن بانگەشەیان زۆر جیاوازە بێگومان دەکرێت بڵێن کاندیدەکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی دیکەی عێراقیش زۆر جیاوازە دەتوانین ئەوە بڵێن بەپێی ئەو جیاوازیانی کە لە نێوان هەرێمی کوردستان و هەروەها عێراقدا هەیە کە گرنگیەکی زۆر لە هەرێمی کوردستاندا بە هەڵبژاردن دەدرێت گرنگێکی زۆر بە کاندیدەکان دەدرێت بۆ باس لە ئەگەر لە کاندیدەکان دەڵێن کێشە چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوان چارەسەرکردن کێشەی موچە هەموو ئەمانە پاڵنەرن بۆ ئەوەی بەشداریەکی کاراتر هەبێت لە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقدا هەروەها پرسی وزە پرسی دیکە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا هەیە بۆ پرسی خزمەتگوزاری هەموو ئەمانە پاڵنەرن بۆ ئەوەی دەنگدەر بە زیاتر بەشدارێکی کارایی هەبێ لەگەڵ ئەمانەدا دەنگدەر لە هەرێمی کوردستان گرنگیەکی زۆر دەدات بە هەڵبژاردن و کاندیدەکان و بەشداری بەڵام لە عێراقدا وانە زۆر جیاوازە لە ڕێگەی میزاج و لە ڕێگای لایەنەکانەوە بەشداری لە هەڵبژاردنەکەات هەروەها دەتوانین بڵێن بەرنامەی هەڵبژاردننی کاندیدەکانیش زۆر جیاوازە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا لەگەڵ پارێزگاکانی عێراقدا بۆیە ئالیەتی هەڵبژاردن و ئالیەتی دەنگدان زۆر جیاوازە لە هەرێمی کوردستان و عێراقدا بتوانین بڵێن لە عێراقدا تایفیەت زاڵە بەسەر دەنگدەراندا زاڵە بەسەر بربژێراندا ئەمە ڕێگرە لەوەی کە بە دیموکراسی پرۆسەکە بەڕێوە بچێت بۆیە ئایدۆلۆژی زاڵە بەسەر ئەو کەسایەتی دەنگدەردا کەسایەتی کاندیدە بەڵام ئەگەر ئێمە باسی ئەوەی بکەین لە عێراقدا
پارێزگاکانی عێراق قۆناغێک کەوتونەتە دواوە لە ڕێگای دیموکراسیەوە لە ڕێگای هەڵبژاردنەوە واتە بەرەو پاشەوە چووە نەک بەرەو پێشەوە سەرڕای ئەوەی حزبە سونیەکان بێ حزبە شیعیەکان بێ بەبێ جیاوازی کە دەکرێ بڵێن وتاری تایفی کاریگەری هەبوو بەسەر ئەمەدا وتاری تایفی کاریگەری هەبوو بەسەر هەڵبژاردندا هەوڵ دەدان هەموو شتێک کۆنتترۆل بکەن ئەمەش ڕێگرە لەوەی کە دەنگدەران دەنگێکی کارە بەکار بهێنن دەنگی خۆیان بەکار بهێنن هەروەها ئەگەر باسی ئەوە بکەین گرنگیەکانی هەردوو لە زۆر جیاوازە هەروەها تەوجیهاتەکان زۆر جیاوازە بە ئەرە ئاراستەکردنی ڕایگشتی زۆر جیاوازە لە هەرێمی کوردستان ئاراستەی ڕایگشتی جیاوازە لەگەڵ پارێزگاکانی دیکەی عێراق بۆیە لە هەرێمی کوردستان پرۆسەکە بە باشی بەڕێوە دەچێت زۆر جیاوازە لەگەڵ ئەم پرۆسەی لە بەغداد و عێراقدا بەڕێوە دەچێت. بەڵێ دکتۆر کام سیستمی هەڵبژاردن لە دابەشکردنی بازنەکان بۆ عێراق گونجاوە یاخود با بڵین ئەبێتە جێی ڕەزامەندی زۆرینە یەک بازنە یاخود هەژدە یاخود هەشتا و سێ و کەزانی لە ساڵی 2023 بازنە بووە بۆ نمونە لە هەرێمی کوردستان سلێمانی پارێزگای سلێمانی کراوە بە 5 بازنە هەولێر کراوە بە 4 دۆ کراوە بە 3 کام لەوانە لە ڕابردوودا گونجاو بۆ جێی ڕەزامەندی زۆرینە بووە. طبعا عندنا اكثر بەڵێ بەدڵنیایەوە زیاد لە چەند سیستەمێکی هەڵبژاردنمان هەیە کە ئەگەر باس لە ڕابردوو بکەین ساڵی 2025 کاتێک هەڵبژاردن بەڕێوەچوو ئەم سیستەمە ئاراستەیەکی نیشتیمانی زیاتری بەسەر لەگەڵ سیستەمەکانی دیکە کە لە بەسرەوە تا زاخۆ لە هەروەها لە هەولێرەوە تا ئەمبار و تا دەگاتە ناوچەکانی ئیندیا لەو کەربەلا و چەندین شوێنی دیکە کە لایەنی دەتوان بڵێن قائیمەی نیشتیمانی دەتوان بەرهەم بهێنرێت بەڵام ئەم سیستەمەی ئێستا یاخود ئەو سیستەمی ڕابردوو بۆچی وەلاندرا چونکە نوێنەرایەتی بەشێک لە پارێزگاکانی کەم کردەوە لە پەرلەمانی عێراقدا بۆیە بە شێوەیەکی باش نەبوو بۆ بەشێک لە لایەنەکان کە بەشێک لە لایەنەکان وەلاندران بەشێک لە لایەنەکان وەلاندران بۆ ئەوەی بەشداریە چکارانە هەبێت لە پەرلەماندا هەروها لە دیمانی و سەماوەدا بینیمان کە بەشداری چکاریان نەبوو بۆیە ئەم سیستەمە وەلاندرا بۆ ئێستا بکرایەتە سیستەمی پارێزگاکان سیستەمی پارێزگاکان ئێستا کە هەیە سیستەمێکی بازنەکانی ناوەندیە بۆیە سیستەمی بازنەی بچووکە بۆ نمونە بەغداد دابشکرا بەسەر چەند بازنەیەکی جیاوازدا بۆ نمونە کەرخ دابشکرا بەسەر بازنەی هەڵبژاردندا ئەوە باسی لە ساڵی 2021 دەکەم بێگومان کە تێکردمان کە بازنەی بچووک هەروە لە هەمان هەڵبژاردندا لە ڕەسافەدا دەبازنە هەبوو لە ڕەسافەدا بۆیە هەموو سیستەمێکی هەڵبژاردن باشی و خراپی خۆی هەیە ئەرێنی و نەرێنی خۆی هەیە کە ئەمە دەرفەتی زیاد دەدات بە تەواوی لاینەکان بۆ کەسەکان نەک بۆ لاینەکان بۆیە ئەو کەسانە کەم دەکاتەوە هاوپەیمانیتیەکان حیزبەکان لە نرخەکانیان کەم دەکاتەوە بەڵکو گرنگی بە کەسایەتەکان دەکات بە بەڕوشێرەکان دەدات بۆیە ئەم سیستەمەی ئێستا کەسایەتەکان دەنگ بۆ پارتەکە کۆ دەکەنەوە لەگەڵ ئەمەدا کە باسی لە باسنە ناوەندیەکان دەکەین ئەمە سیستەمە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە هەڵبژێردرا کە لە ساڵی 2005دا بڕیاریدا هەروە چەند لێکۆڵینەوەیکی زۆری کرد لەسەر ئەم بازنەی هەڵبژاردنەدا ئەم سیستەمەی هەڵبژاردنەدا کە بەشەی بەشداری بەڵام بەم شێوەی ئێستا نەبوو بە شێوەیەکی دیکە بوو کە بە شێوەی سانتلیگۆ 1.7 بێت بەڵکو بە شێوەیەکی جیاواز بوو لەگەڵ ئەمەدا
کە ئەم شێوەی هەڵبژاردن لە ڕابردووە باشتر بوو لەو شێوەی کە ئێستا بەڵام ئەوێ ئێستا کەدان درراوە سانتلیگۆیە بۆیە ئەمە بۆ بەشێک لە لایەنەکان باش نییە بۆ بەشێکی دیکە باشترەکە لە هەڵبژاردنەکاندا بەشێک لە لایەکان کەمتر بەو دەنگەی هەڵی دەبژێدرێت دێتە پەرلەماندا بۆیە چی هەڵبژێدرا 1.7 هەڵبژێدە لە سانتلیگۆ ئەمە لاینەکان پارتەکان کەم دەکاتەوە هەروەها کۆتاکان گرنگی پێنادە بۆی ئەگەر بمانوێ بەم سیستەم بەردەوام دەبێت چاکسازی تێدا بکەین دەبێت کاریگەری زیاتر بدرێتە پارتەکان کاریگەری زیاتر بێتە بە سیستەمەکانی دواوە بدرێتە 1.4 نەک 1.7 بە سیستەمی سانتلیگۆ بۆیە چاکسازیمان پێویستە بەڵێ لەم یاسایەدا دەکرێت چاکسازی لەم سیستەم بکرێت ئەگەر باسی لێ بکەین بەشێک لە لێکۆڵنەوەکرا لەم سیستەمەدا کە چاکسازیدا بکرێت سیستەمەکە سیستەمی تێکەڵاو بێ سیستەمی هەڵبژاردن تێکەڵاو بێ ئێمە ئەمەمان پێشنیار کرد بەڵام ئەمە جێبەجێ نەکرا ئەم سیستەمەی کە ئێمە پێشنیارمان کرد زۆر باش بوو کە بە شێوەیەکی کاریگەرانە هەمووانی لەخۆ گرتبوو بەڵام ئەم سیستەمە جێبەجێ نەکرا بۆچی ئەم سیستەمە جێبەجێ نەکرا ئەو سیستەمە پێویستە هاوڵاتێکی زۆر بەشداری هەڵبژاردنەکان بێ نەک لایەنێک کە بایکۆتی هەڵبژاردن بکە بۆی ئەم سیستەمەمان جێبەجێ نەکرا چەندین ئەرێنی باشی هەیە بەڵام پێویستی بە ڕێژەی هەڵبژاردننی باشە ڕێژێکی کارای هەڵبژاردن هەیە القدح بمثل نتائج هذه الانتخابات بەڵێ دکتۆر زۆر سپاس بەڕێز دکتۆر عەمار بەهادری پسپۆڕی هەڵبژاردنەکان لە بەغدا و لەگەڵماندا بووی بوو بورەکە ڕامگرتن زۆر سپاس بۆ بەشداریتان